لەماوەی کەمتر لە 2 هەفتەدا ئێران سێجار قۆڵای خاکی هەرێمی کوردستانی بەزاندۆ و هێرشی کردووە. لەلایەکی دیکەوە لە 28 سپتەمبرەوە کە هێرشەکانی ئێران دەستی پێکردووە، ئێستاش بەم دواییانە تورکیا لە سنوورەکانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان هێرشی سەرخاکی هەرێمی کوردستان دەکات. ئەمە وای کردووە کە بەرپرسانی عێراق لەگەڵ ئێران و تورکیا لە گفتوگۆدا بن بۆی کە ڕێگە چارێک بدۆزنەوە. بەڵام باس لە جێگیرکردنی هێزی سەربازی بە تایبەتی سوپای عێراق لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران دەکرێت. ئەم پرسە تا چەندە ڕاستە؟ هەرێمی کوردستان هەڵوێست و هەروەها بەرپرسیارەتی ئەم بارودۆخە چۆن هەڵدەگرێت؟ زیاتر قسە دەکەم بەڕێز بابەکر زێباری، ڕاوێژکاری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کاروباری سەربازی لە دهۆکەوە لە ڕێگەی تەلەفۆن لەگەڵم دەبێت. بەڕێز بابەکر، ئەم کاتت باش. ناردنی هێز بە تایبەتی سوپای عێراق بۆ سەر سنوورەکانی نێوان ئێران و عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستان چەندە ڕاستە و هەرێمی کوردستان لەم بارەوە هەڵوێستی چۆن بووە؟ هەمیشە کوردستان و حکوومەتی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان پابند بوونە بە جیهانیەکی چاک لەگەڵ جیهانەکانمان، چ تورکیا چ ئیران چ هەر جیهانێکی تر. نەیانویستوە ڕۆژێک لە ڕۆژان ئاژاوەی خەتەرێک شتێک لە لای ئێمەوە بوو ئەوەن بڕۆ. حەزبی دیموکراسی کوردستان چەک دەنێوی، وازە چەک بەکوێ دەدەنێوی. ئەوان حرس حدودیان هەیە، جەندەرمەیان هەیە، پاسەوانیان هەیە، پازداریان هەیە، بەسیجان هەیە، قووەتێکی زۆر زێوی زەبەلایان هەیە. ئەگەر ئەوان نەتوانن سنووری خۆ پارێزن، ئێمە چۆن سنوور دەپارێزین؟ ئێمە ئەوەی لە توانامان دابووە کردومانە ئەیکەینیش لەگەڵ حکوومەتی عێراق پێکەوە، لەگەڵ پێشمەرگە پێکەوە، هەرچی لە دەستمان هاتووە لە دەستمان بێ درێغ ناکەین بۆ پاراستنی سنوور. بەڵام چەکی نازن بوو چەکی نازن. ئەم حەسابانەیە کە لە کوردستانی عێراق دەژین بە ماڵ منداڵانەوە نەبزی شەڕی چەک دەکەن. دەنێ ئێمە نەفی دەکەن شەڕی چەک. پاشان لە کام شاری کوردستان چەکێن بەکارینەوە بە دژی بەسیج و پازاڕەوانەی کە خەڵک دەکوژن. بۆیە ئەبی پێکەوە دانیشتن حەلێک بدۆزنەوە. ئێمە دۆسیەکین، ئێمە ژیانێکین. ئەو خەلەلێک کە لە کوردستان پێوابی پێمان بلێن ئەوەی کە هەیە ئێمە پێیان بلێن ئەم مەشاکلانە حەلکەین، یعنی شەر نەکەوتن کوردستان. بەڵێ بەڕێز بابەکر، پرسیارەکەی من زیاتر ئاماژە بە ئەو هەواڵانە دەکەم کە بڵاو کراوەتەوە بۆ ناردن و جێگیرکردنی هێزی هاوبەشی سوپای عێراق و هەروەها ئێران لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان کە ئاماژە بە هێزی ناوچەی یەک دەکرێت، سنووری ناوچەی یەک. ئەمە ئایا وایە بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان کراوە؟ بەس غەڵەت مەکە، سوپا نییە، حرس حدودە. حرس حدود عێراقیە، سوپا نییە، حرس حدود عێراقیە، حرس حدود دەپارێزی. سوپای عێراق حدود ناپارێزی لە هیچ شوێنێک. باشە، هەرێمی کوردستان دەتوانێت لەم بوارەدا چی بکات؟ ئایا هێنانی هێزی پاسەوانی سنووری عێراقی بۆ ئەو ناوچانە بە تایبەتی بە هاوبەشی لەگەڵ ئێران ئەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات؟ ئەی ڕۆڵی هەرێمی کوردستان لە پاراستنی سنوورەکانی خۆی بە تایبەتی هێزی پێشمەرگە چی دەبێت؟ پێم گوتی ئەوەی کە لە دەستی ئێمە بێ درێغ ناکەین بۆ پاراستنی سنوور لە لای خۆمانەوە، پێکەوە لەگەڵ حرس حدودی عێراق و پێشمەرگەش هاوکارن، یعنی نایرن چ کەلایەک دڵنی حدود بێتە پاراستن. بس أبي بالمقابل أواني لله هو يعني بين سنود خون خبات كان يعني ضد فارزا يعني نبت تموي ما بجيبيله أو مطلبه. بەڵێ، ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت هێرش بەردەوامەکانی تورکیا و ئێرانە، بەڵام ئەوەی کە زیاتر قوڵایی خاکی هەرێمی کوردستانی کردۆتە ئامانج ئێرانە. بڕیارە لیژنێکی هاوبەش پێک بهێنرێت، سوودانیش سەردانی تاران بکات لەگەڵ ئێران لەسەر ئەم پرسە قسە بکەن. ئایا ئەم بابەتانە ئەتوانێت لەگەڵ هەرێمی کوردستانیش ڕاوێژ بکرێت بۆ چارەسەرکردنی پرسەکان؟ لە بەغدا هەرێمی کوردستان چۆن مامەڵە دەکات؟ ئەم سەردانی جەنابی سەرۆکی هەرێم بوو بەغدا دوجار زیاتر لە بابەتانەیە کە چ مشکلە بینی حکوومەتی عێراق و بینی ئەقلیمی کوردستان و بینی ئیران ڕووی نەدا. هیچ کەسێک خاوەن نییە مشکلە چێبی لە بینی ئیران و لە بینی هەرێمی کوردستان و عێراق. بۆیە چوونی ڕئیسوزەرا بۆیە حتما ئەوی بابەتێکی هەری زل و زەبەلە بوو گفتوگوکردن و دۆزینەوەی چارەسەر بوو ئەم کێشە نەخوازراوە لە لایەنەوە. بەڵە پێتان وایە ئامانجی ئێران لە ئێستادا بۆ هێرشکردنە سەر خاکی هەرێمی کوردستان چییە؟
ئایا گرژیەکانی ناوخۆ ئێران وای کردووە کە توندوتیژیەکانی لە دەرەوەی سنوورەکانی زیاتر بکات بە هەمان شێوە تورکیا؟ والله أبي إيما سؤال لوان بكين كأوان شان دوي لإيما شيء ما هيش ما لجليانية شو مشكلة ما لجليانية بس أوان شان لإيما دوي نظام يعني شو مطلب أنا بەڵێ أبي خوان والله متنوع بەڵێ پێتان وایە حکوومەتی نوێ عراق بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی بتوانێت سەروەری خاکی عراق بپارێزێت وەکو پێشووتر کە گروپە لە یاسا دەرچۆکان وەکو خۆیان ناوی دەبن ڕێگر بوون لە بەردەم سەقامگیری عراق و هەروەها سنوورەکانی ئایا ئەم ئەرکە لەلایەن سوودانیەوە جێبەجێ دەکرێت؟ والله أجر حكومة العراق لجل إيران لجل تركيا بجدي تعاون نكن بجدي جرائم كرنبن بجدي تنسيق نكن نوضب همون زحمته يعني أبي بيك والتنسيق بكن سنوات كان بفاريزن أو مكتب سنوات بفاريزي بس ولا تبقى ثانية بسنوات بفاريزن مثلا تركيا لا أنطاكيا وتاتا قابول تقريبا 112 كيلومتر هم مشي كذا بس 5 متر بريني هم ديوار سيمنتو كونكريتو هم انواع اشكال مصدات والغام وشي كذا لبين خوانو ايران يجي حصل 6 كيلومتر يبقى بقى شنو يمشي 6 كيلومتر اللي زاد بكتو تو مشكله حدك ايران عايش اذا وقت هو قارنا باللجال حكومه العراق لجال اقليم اواني تيش جراهيمينا مثلا جروب تشكدار كاني هردو لا يعني بقصي كسنات يعني بقصي خوانه بقصي كسنات يعني ايش مشكله باڵێ بەڕێز بابەکر کۆمەڵک ڤیدیۆ بڵاو بوونەتەوە کە هێزێکی زۆری پاسەوانی سنووری عراق دەبینرێت باڵای عراقەوە لە سنوورەکان جێگیرکراون بە تایبەتی حاجی عومەران هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئایا پێویست دەکات هێزی دیکە لەوێ بن ئەوان بە زمانی کوردیش قسە دەکەن زۆر بەشیان کوردن دەڵێن سەر بە فەرماندەی هەولێرن ئایا ئەمە دەکرێت هێزی زیاتر ڕەوانەی ئەوێ بکرێت بە تایبەتی لە پێشمەرگە كان لازم بيت آمادن روانه دكان بس تزانق وضعي ظروفي جوي سبب بفركي زور كوتوه أو كذا شيء تبي أبي خانو أبي جيّة حوانا وهبي يعني بو بفرسو سرماية هیچ کس ناتوانی نه با ایران دتانی نه ایران دتانی نه ترکیه دتانی است شین بگوری تو آل گوری باشیم دیگه اولی که هیا است لی جیگی بوده و جیگی شد سنو به توانای خون نپاریزم. بله بەڕێز بابەکر زێباری ڕابێژکاری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کاروباری سەربازی سپاس لا دهۆکەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی.